سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان زاین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕە گرنگترین هەواڵەکان. برینداربوونی دوو خوێندکار بەهۆی زاڕمانی سەقفی کۆلێژی ئەدەبیات لە کرماشان، خراپی دۆخی تەندروستی عەبدولعەزیز گوڵمەحەممەدی لە زیندانی ورمێ، بانکێشت و دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنا، مەترسی دیپۆرتکردنەوەی پۆنابەرێکی خەڵکی سەقز لە تورکیا، کوژران و برینداربوونی دوو کەس بەهۆی وەرگەڕانی تانکری سوتەمەنی لە کامێران، بەڕەوەچوونی کۆنفرانسی لاوانی ئەنتەرناسیۆنالیست کۆمۆنیست لە فەڕەنسا، چالاکی خوێندکاران لاوانی ئازادی خواست لە شیرار و زووتاران بۆ یادگار میتەگەڕاوەند و خۆپشاندانی لایەنگەرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. درێژە هەواڵەکان. برینداربوونی دوو خوێندکار بەهۆی زاڕمانی سەقفی کۆلێژی ئەدەبیات لە کرماشان. ڕۆژی شەممە 13 مانگی خەزاڵوەر سەقفی یەکێک لە ژوورەکانی وانەوتنەوە لە کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی ڕازی کرماشان داڕمە و دوو خوێندکار بریندار بوون. بە پێزانیاریەکان ڕووداوەکە کاتژمێر 2:45 خۆلەکی نیوەڕۆی شەممە ڕوویداوە و خوێندکارە بریندارەکان بۆ ناوەندە جەرمانیەکان گوازراونەتەوە. بە وتەی خوێندکاران کۆنبوونی کۆلێژی ئەدەبیات و نوێژن نەکردنەوە لەلایەن بەرپرسانی زانکۆی ڕازی کرماشان هەروەها بایەخنەدان بە سڵامەتی و تەندروستی خوێندکاران هۆکاری ئەو ڕووداوە بووە. خراپی دۆخی تەندروستی عەبدولعەزیز گوڵمەحەممەدی لە زیندانی ورمێ. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ باری تەندروستی عەبدولعەزیز گوڵمەحەممەدی لە 20مین ڕۆژی مانگرتن لە خواردنی نالەبارە و پێویستی بە دەرمان لە نەخۆشخانە هەیە. بە پێزانیاریەکان عەبدولعەزیز گوڵمەحەممەدی لە نارزایەتی بە ناڕوونی چارەنووس و دژایەتیکردنی ئیدارەی سەعات لەگەڵ ئازادبوونی بەدانانی وەسێخە ماوەی 20 ڕۆژە دەستی داوەتە مانگرتن لە خواردن. ناوبراو پێشینەی نەخۆشی خوێنبەربوونی گەجەی هەیە و ئێستا گیانی لە مەترسی جێدیدایە. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باسییان لەوە کردووەکە ڕۆژی ڕابردوو ئەو بەندکراوە سیاسیە بۆ نەخۆشخانەی زیندان گوازراوەتەوە بەڵام حازر نەبووە مانگرتنەکەی بشکێنێت. بانکێشت و دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنا. ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز بە ناوی ڕەحمان مەحموود نێژاد پاش بانکێش بۆ ئیدارەی سڵعاتی سنا دەست بەسەرکرا. ڕەحمان مەحموود نێژاد تەمەن 52 ساڵ و خەڵکی گوندی شیوەچۆی سەر بە شاری سەقزە و پیشەی کەشاوەرزیە. ناوبراو ئێوارە ڕۆژی شەممە پەیوەندی بە بنەماڵەکەیەوە گرتووە ڕایگەیاندووەکە لا گرتوخانەی سڵعاتی سنە ڕاگیراوە. تا کاتی داڕەشنیەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکرانی ئەو هاوڵاتیە لەبەردەستانیە. لە سێدارەزانی بەندکراوێکی کورد لە زیندانی ئەسپەراین. لە ڕۆژانی ڕابردوودا سزای لە سێدارەزانی بەندکراوێکی کوردی خەڵکی خۆراسانی شۆمالی بە ناوی داود بێهزادی لە زیندانی ناوەندی ئەسپەراین جێبەجێکراوە. بەرە بەیانی ڕۆژی شەممە 6 خەزاڵوەری 1402 سزای سێزارێ بەندکراوێکی کوردی خەڵکی شاری ئەسپەراینی سەر بە پارێزگای خۆراسانی شۆمالی بە ناوی داود بێهزادی تەمەن 27 ساڵ لە زیندانی ناوەندی ئەو شارە جێبەجێکراوە. ئەو هاوڵاتیە 7 ساڵ لەمەوبەر لە تەمەنی 20 ساڵیدا بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەستبەسەرکراوە و دواتر لەلایەن دەزگای قەزای کۆماری ئیسلامیەوە سزای سێدارێ بەسەردا سەپاوە. مەترسی دیپۆرتکردنەوەی پەنابەرێکی خەڵکی سەقز لە تورکیا. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ زانیار عەزیز نێژاد هاوڵاتی خەڵکی شاری سەقز خێزانجار و باوکی دوو منداڵ مەترسی دیپۆرتکردنەوە لە تورکیای لەسەرا. ئەم چالاکە سیاسی و مەدەنیە 4 مانگ لەوەبەر لە کوردستانی عێراقەوە بە دوای هەڕەشەی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی چۆتە تورکیا بەڵام لە نزیک شاری ئیستانبوڵ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکراوە. ناوبراو پاش بەندکران بۆ کەمپی دیپۆرتیەکانی کۆجالی گواستراوەتەوە و فەرمانی دیپۆرتکردنەوەی دەرچووە. بە وتەی بنەماڵەی ئەو چالاکە سیاسیە ئەگەر ڕادەستی ئێران بکرێت ڕووبەڕووی لێپرسینەوە ئەشکەنجە و سزای قورس دەبێتەوە و
داوا یارمەتی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن گیانی ڕۆڵەکەیان بپارێزن. کۆژران و برینزاربوونی دوو کەس بەهۆی وەرگەڕانی چانکەری سوسەمانی لە کامێران. ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر چانکەرێکی سوسەمانی لە دەروازەی شاری کامیاران تووشی ڕووداوی هاتوچۆ بوو بەهۆیەوە شۆفێرەکەی دەست بە جێگیانی لەدەستا و کەسێکی دیکەش بە سەختی بریندار بوو. بە پێزانیاریەکان جادەیە چوونە ژوورەوەی شاری کامێران زۆر نائستانداردە و ساڵانێکە کە ڕۆژین بەڵێنی جووت سایتکردنی داوە، بەڵام پاش 20 ساڵ هێشتا بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە و ساڵانە چەندین بار هەڵگر لەو مەحوەرە ترانزیتیە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و کارە ساتی لێکەوێتەوە. جادەیە کامێران سنا بەشێک لە جادەی ترانزیتی کرماشان میاندواوە و زۆربەی بار هەڵگرەکانی سوتەمەنی کە لە پێترۆشیمەکانی ئازەربایجانی شەرقیەوە بۆ کرماشان دەڕۆن لەو مەسیرە پڕمەترسیە سێپەڕ دەبن. بەڕێوەچوونی کۆنفرانسی لاوانی ئەنتەرناسیۆنالیست کۆمۆنیست لە فەڕەنسا. ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر کۆنفرانسێک لە ژێرناوی کۆبوونەوەی لاوانی ئەنتەرناسیۆنالیست کۆمۆنیست بە بەشداری بەرینی لاوانی کورزی هەر چوار پارچە لە شاری پاریسی فەڕەنسا بەڕێوەچوو. ئەو کۆنفرانسە لەلایەن لاوانی چەپگەرەی ئەڵمانەوە ڕێکخرابوو، لاوانی هەر چوار بەشی کوردستانیش تیادا بەشدار بوون. بەشداربووان دروشمەکانی ژنجیان ئازادی و ئانتیفاشیزمیان بەرزکردەوە و خوازیاری ڕوبەڕووبوونەوەی چارەنووسی وریشە مورادی و ئازادیە و چالاکە مەزەنیە بوون. چالاکی خوێندکاران و لاوانی ئازادی خواز لە شیراز و تاران بۆ یاد یارمیتا گەراوەند. ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر خوێندکارانی چەند زانکۆی تاران و قوتابیانی چالاک لە شارەکانی تاران و شیراز بۆ ڕێزگرتن لە یاد یارمیتا گەراوەند چالاکیان ئەنجامدا. بە پێوەبێنە و ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی ئازادی خواز بە بڵاوکردنی تراکت و وێنە یارمیتا لە نێو مۆحاوەتەی زانکۆ و قوتابخانەکان ڕێز لە یادیە و کچە قوربانیەی یاسای حیجابی ئەجباری دەگرن. هەروەها ژمارەیەک لە لاوانی شۆڕەشگەر لە شارەکانی شیراز و تاران بە مەحکومکردنی قەتلی حکوومەتی یارمیتا گەراوەند دیواری شارەکە بە دروشمی دژە حکوومەت دەنەخشێن و داوا لە خەڵک دەکەن لە ئاست سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئاغاجاریە لە پارێزگای خوزستان بۆ جارێکی دیکە جێژ بە جێبەجێ نەکردنی خۆستەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیەی وەکو باج لەسەر حەقدەستەکانیان لە ساڵانی ڕابردوو کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت و کۆتایی هێنان با دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. ناڕزایەتی دانیشتوانی بەهاباد لە بەردەم فەرمانتاری. ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر دانیشتوانی شارستانی بەهاباد لە ناڕزایەتی بە شالاکی معدەنەکان لەو شارە و لە بەرچاو نەگرتنی تەندروستی خەڵک لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە. بە پێزانیاریەکان چەندین کانزای ئۆرانیۆم و مادەی دیکەی سەنعەتی لە شارستانی بەهابادی سەر بە پارێزگای یەزد بوونی هەیە و دەوڵەت بەبێ لە بەرچاوگرتنی تەندروستی خەڵک مۆڵەتی کارکردنی بە شرکەتەکان داوە. ئێستا دانیشتوانی ناوچەکەی نیگەرانی تەندروستی خۆیان و منداڵەکانیان و جاوازەکان دەست بەجێ چالاکیەکانی ئەو معدەنانە ڕابگرن. ڕۆژی ڕابردوو ناڕازیان لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە، بەڵام هێزەکانی ڕۆژیم هێرشیان کردە سەریان و دوو هەواڵنێری لایەنگری خەڵک بریندار و ڕەوانەیە نەخۆشخانەکران. خۆپشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی شەممە 13 خەزەڵوەر و هاوکات لەگەڵ گەمارۆزانی باکووری غەزە لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە لایەنگرانی فەلەستین لە وڵاتانی ئەمریکا، بریتانیا، ئەڵمان، ئیسرائیل، فەڕەنسا، ژاپۆن، ئارژانتین، تایلاند، مەراکێش، ئەلجەزایر،
ئەندۆنێزی و چەند وڵاتی دیکە دژ بە هێرشەکانی ئیسرائیل ڕژدانی سەرشەقام و خوازیاری ڕاگەیاندنی ئاگر بەست بوون. بە وتەی خۆپیشاندەران ئەرتەشی ئیسرائیل مەبەستی پاکساوی قەومیە و ئیتر هیچ بیانوویەکی بۆ کۆمەڵکوشکردنی ژنان و منداڵان نییە. بورزمانکردنی خۆشخانە، مەدرسە و ڕێکخراوەکانی فریاکەوتن پێشێلکردنی ئاشکرای کۆنڤانسیۆنەکانی نێودەوڵەتیەوە و ئەمریکاش پشتیوانی لێ دەکات. شەوی ڕابردوو سۆسیالیستەکان و بنەماڵەی بارەمچە گیراوانی ئیسرائیل لە بەردەم شوێنی مانەوەی نێتانیاهو کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی بارەمچە گیراوان بوون. بە پێزانیاریەکان ناڕازیان لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون و چەند کەس بریندار کراون. دووە هەواڵ کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. شەو ڕۆژی شەممە 13 خەزەڵوەر ئەرتەشی ئیسرائیل هێرشێکی بەرفراوانی کردە سەر غەزە و بەهۆیەوە دەیان کەس کوژرا و بریندار بوون. لە هێرشێک بۆ سەر قوتابخانەیەک لە باکووری کەرتی غەزە 20 کەس کە زۆربەیان منداڵن گیانیان لەدەستا. هەروەها لە هێرشێکی دیکەدا بۆ سەر ساختمانەکانی زۆروبەری نەخۆشخانەی قودس 21 کەس بوونە قوربانی و چەندین کەسی دیکەش بریندار بوون. لە لایەکی دیکەوە ئۆردوگای پەنابەرانی مەغازی لە ناوەندی غەزە لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بردومان کرا کە بەهۆیەوە 47 کەس گیانیان لەدەستا و 100 کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسوودە.